يعني تەسەوری لێ دەکەی ئەوە بە دوکانان ناچی لەبەرەوەی تەمەشای بکەیت دەری ئەوە داڵ و هەلۆک شاهینەکان بارێ خوێن کردەوە لەسەر چای قۆپچی هەلگوردی بە دوکانان ناچی ئێستاعنی من ئێستا لە نێو بچووکترین دوکانی نێو بازاری قەیسەریم. درێژی و پانیەم دوکانە پانیەکەی تەنها 76 سانتیمەترە و درێژیەکەشی 147 سانتیمەترە. ئەمە دوکانی وەستا کامەرانە لە نێو قەیسەری شاری هەولێر دەکەوێتە کۆڵانی خەیاتان. من دەمێت قسە لەگەڵ وەستا کامەران بکەم. وەستا کامەرانەگە بێت تێرە سوپاس دەکەم هەر لە شوێنەکەی خۆت دابنیشی یەک دوو قسە بکەین بزانین ماندوو نەبی. باش ئەحواڵت وەستا کامەران دەمێ پێم بڵێ چەند ساڵە لەو دوکانە ئیش دەکەی؟ بەقڕانە تقریبا من 40 سال دەبی 40 سالە لێرە کار دەکەم. باشە لەم دوکانە بچووکە چۆن ئیش دەکرێ؟ بەقڕانی ئێستا بەرەک شێوازەکەی گۆڕایە پێشتری مەچینم دانابوو لێرە ینی ئەو دەکە شتەی پێوە نەبوو تۆزێک فەڕاحتر بوو مەچینەم لێ دادەنا دوورمانم دەکرد و ڕۆژە بە ڕۆژ ئەشاکانم دەفرشتەوە بەس دوای ئەوان پاش سوستانەکەی نوێژەن کراوە ئەو مەوقع بووە سێ گۆشە ئەو مەقع پێشم گوکرەوە کچی مەچینە شتیوای نامینێ ئەگوی دەتانی ئیشەکی دیلێ بکەیت ئەوە عقد بیانی وەک گەمە پێکردن وتانی ئیشەکی دیلێ بکەیت قابلە تەستعیلنا نافرۆشین خواک ئێرت کە دەستێ گۆشە ئێستاش مەچینەم لێرە نییە بەس ئەشام لێرەدانە ئەشاکەش من بە سێ مەرحەلە ئیشێ دەکەم یەکەم مەچینەکەم لە مارەیە مەچینەکەم لە مارێ دوورمانی لە مارێ دەکەم ناجیەکە گچکەی ئاشاکەش لە ئوتێلێک لێرە برادەرمە ئەو غرفەتی دامێ لەوێ لە ئوتێلی دادەنیم ڕۆژە بە ڕۆژە ئەشاکە دینمەوە ئێرە و گەشتێک بەفرۆشینەوە پێشتری ئەوها نەبوو بڕێن ئێستا دەرکەکان ئێستا من ئەو دەرکەی بکەمەوە هەفتا سانتی نەها دەڕۆ هەفتاش لەو بەریبی ئەویش بکاتەوە ئەدی خەرک بچێت باشە ئێستا برین ئەو دەکەکە بەتوایش ئەوە ناکری ینی نافتەوە گە ببتەوە دەبی ئەو دینگێ بشگوت کاکە مەشتێنە ئەتو ئێرە ئەو شیوازەکەی مناشنی تێکە چیتن ئێستا کۆرانەکەش دەرکان هەموو بکرێتەوە کۆرانەکەە هاچوشی لەسەر نامینێ یعنی تەسەوری لێ دەکەی ئەوە بە دوکانان ناچی لەبەرەوەی تەمەشای بکەیت دەری ئەوە داڵ و هەلۆک شاهینەکان بارێ خوێن کردەوە لەسەر چای قۆپچی هەلگوردی بە دوکانان ناچی ئێستاعنی جوانە زۆر جوانیان دروست کردیا. باشە وەستا کامەران ئەو دوکانەی تو تقریبا دەبتە سێ گۆشە ئەتو بۆ خۆت ئەگە ئێستا بە تەواوی دابنیش و ئەشیا دابنی جێت دەبتەوە لێرە نانە جێ نابی بەس وڵای پێشتری مەچینەشم لێ دانابوو ئارێ مەچینەم لێ دانابوو یانێتە دەسوڕاوە ئەو دیوی بەس ئێستا شێوازەکەی گۆڕایە. باشە وەستا کامەران دەمێ پێم بڵێ سەرەتایی کە دەست بە ئیش کرد لە بازاری قەیسەری چۆن بوو ئیشی چی دەکرد؟ بەخوای ئەوە جارێ برن خەیاتیم کردیان خەیاتیم کرد جچی پیاوانم دە دووری دارانی پیاوان بەس بە دوای نابرین کۆرانەکەمان کاتمە ئەو بەرەی ئاتمە مەوقعی شێوازی ئێرە گۆڕانی ئەکسەران بە زۆری زرگوبەرجی ئافرەتان و لە شەژمانجی هاتە دەگاتە بە تەمەنەکان ئەوەی دەدورین و دەفرۆشین و ئەو جوانە هەندشان خەیاتی ئەوەی نینە برێن ئەوان بە ئەوە لویان دەماران لویان دەدورن بەزەم بەخۆم دەدورن. باشە وەستا کامەران لێرە ئەگەر جێی ئەشیا دابنێ بە تەواوی دەتانیت با بڵێن چەند ئەشیا لێرە دابنیت بەشی چەند ئەشیا هەیە لێرە ئەگەر بتێ بەدڵی خۆت دایبنی لە ئەو دوکانە بەخۆی بەڕزمم دەبێ حسابی جێەکەی خۆم بکەم ینی غێر کە لێرە جێ نابێت لە جێدی دادەنێم نارێم ینی من بە سێ مەرعانە لێرە ناتانم بچی جارن خەیاتی بکەمەوە مەچینم پێشم گوتم کرد جێ خەیاتیم نامی لێ بکەن ئەو سێ گۆشەی لابە زۆرم ڕجالێ کرد جا نەدامێ ینی جا نەداوەی ئەستان ینی لە بە خاتر و قادرمەکەش ئەوە تقریبا سێ چاپای هاتە ناوەندی کۆرانەویش زایت کرد. وەستا کامەران قاندرمەکەش با بڵێن هەر 12 سانتیم فەرقی کردیە ئەوەندە بۆ دەرەجەینە دوکانەکەت هەر بچووک نەبوو لە سەرتاوەش ئەوە سێگۆشە نەبوو سێگۆشە نەبوو بەڵام مەرەوە بچووک بوو ئەوەندە دیوار ئەوە دیواری خۆیتی ئەوە زایت کراوە ئەوە زایت کرا زایت کرا لەسەر. ئێستا چه هەستەکی تێ وەکو کاسوبکارێک لە نێو بازاری قەیسەری کە بچووکترین دوکانی تووە لە نێو بازاری قەیسەری کە من لە دوێنێەوە بە دۆداچین لەو بابەتە دەکەین و لەگەڵ دوکانە چیتکە نزیکەی 15 سانتیمەتر جیاوازیتان هەیە چه هەستەکە تەیە لەسەرڕانێ من بەنسبەتە خۆم پێشتری زۆر قەنەعەتم پێی هەبوو
بله زۆر پێڕازی بووم بله ئەم قەنەعاتم هەیە بە شتێک بله بەس ئێستا برین ئێستا زەحمەتتر بووە ئێستا عقەت پێ بریم قەیسەریەکان ئەشتانە لە ئیزافەکەم قەیسەرەکە زۆر جوان بووە جوان یعنی ئێستاگە بچین تەمەشا ئەو دیوشکن قەیسەری عاجی یاسینوان لێرە یاسینی ماجیدی بله ئەو قەیسەریە شاز دەرچوە لە بەرەوەی کۆرانەکە فەڕا ئەو بەرینە ئەو کۆرانش ئەویش هەر باشترە بەس ئەو کۆرانە بە شێوازی چونکی گچکەیە ینی دەرکەکان تاسیری چێکزار زۆر پارەپەستۆی لەسەر دروستکرد بەفکری من یعنی هیچ دوکاندارێک دری پێ خۆش بی لەبەر ئیشی زەحمەت باش بووە وەستا لۆ کامەران جوانیە جوان بووە لۆ ئیشکردنێ زەحمەت بووە ئەوها تێدەگەی لە من معنای چیە لۆ جوانی ئاخر دەرەجا قەیسەریەکان جوان کردیا دەستخۆشیان لێ بکەم بەس جوان بووە ئیشمان زەحمەت بووە